خۆشوەردن فەرمێتی من ئەتە الجمعة فليغتسل هەر کەسێ بێ بۆ جومعە ئەبێ خۆی بشۆرێ خۆی پاک و تەمیز بی نەک بیتە ئێرە بەجلی ئیشەکەتەوە بی بەجلی عارەقەکەی دوێنێەوە بی چکە مسلمانان ناڕەحەت دەکەی فەرمێتی خۆتان بشۆرن و ئینسانیش کە خۆی شۆر پاک و خاوێن نییە ئەگەرم دەردە بڵاو بۆ نین بۆ مزگە و باین بۆ مزگە بەڵام بە پاک و خاوێن نین بۆ مزگە ئەگەر نەخۆش بووی نەک هەر جومعە هەر توانی نەی بۆ مزگە برا خۆشەویستەکانم نەخۆشی عوزر و بەهانەیە بۆی کە تۆ نەی بۆ مزگەوت کە نەخۆشی مەیە بۆ مزگە بۆ چیت هەموو ئەمانە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردووە لە سنەتی پاکی خۆیە ئەوە نەبێ شتێکی تازە بێت طیب بڵێ وەڵا منەت کا بەسەر ئیسلامە بڵێ ئیسلام ئاینێکی دواکەوتووە ناتوانن وا بڵێن واللهی کامەیان زۆر گەورەیە و دەسەڵاتی زانستی و عیلمی هەیە هەموویان دەستەوسانن لە ئاستی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموویان دەستەوسانن